بخیراتنا شاندایا هلوست سرپرشتیا کک علی صالح سروک کتلا هلوست پارتیا هلوست اف در روژن لروجاوای کردستان دناوا سردانگی دیروکی دنه و ای روژی سردانا پارتیا مکر پیده ما گلک مجار به هفره نرخاندن یک روژاوا گشتی آن روجلاتا ناوین روشا سوریه و روشا ما کردا کریزا گو سوریه تیرا درباست به و ایریشی گل دجی ایرادا مته نکرن و بر خدا نگو گلی می روژاوا و گلی کردستان گشتی و دروای کردستان اف بر خدان ما همو گفتگو کر هلوستین گلی کرد پشتوانیا گلی کرد جارا یکم ده دیرو که ده به وی شوازه خواه آواد که و بدبه هیز جبو پشتوانیا هیزگی معنوی ده وی برخودانه و دبه شریک وی نفیرا گو جعالی ریوبریا می روژاوا ده هاتیه دیار کرن وکی دن باندورا وی شری آرمانجا وی شری او اگو گلان بکت دجمنی هف و اف دجمانتیا گو ده نوا گلان ده چی ببه تی فیدا گلان تی ده تونه یه لی همو فیدل شکر رایه دولت قمپلوگر دولت گو خودی پیلان دولت گو خودی پرچه کرنا گلن روجلاتا ناوینه جبو وی بانگاوازیا مجی هبو جبو همو گلن گو ده سوریه ده و گلن گو ولاتن جیران ده ام وکا جواک وکا گل ام پیش روژه چوا بعدالت وکهوی ام بهفر جیان بکن اساسا وی پیوسته از بنگه وی پر پیوسته گو ام و آلیا ده بنرخینن مجار نتنی سوریه پیشا ما کردستان هیا عراق هیا ترکیه هیا و گلک ولاتن حریم مینا ایران و لبنان ولاتن جدا جدا هنه لی دستپیک روژاوایه و روژاوا سر که همو گلن با ولتا سر دکه لیک بخوازن روژاوا بنور تنه بکن او ولاتنا جی تینه تنه کرن تینه روخاندن لی هر تشتی بسر جواکا دایه جبو ویه که هلوستین پیشگیری daha زیدتر دبن حمله کامپانیا پیشگیری سرنسری ولاتین جهانا جیگو کرد لیتی کرن daha زیدتر دبن دوان روژن دیروکی ده ام جیان دکن دوان روژن گو دیروکی نو دنیفسینن ام تیده جیان دکن و همو گلی مل سر پیانه سر لنگانه افتش ده گلی کی پیروزه جوانین کرد بری خاددن روژاوای کردستان ریبرین کردستانی بری خاددن روژاوای کردستان جواک و گلی میگل در و هندر و دوستین خواهی آزادی خواست دموکراتی خواست آشتی خواست جبو به بر خدانه دستک بکن به سکنه دستک بکن هولدان پرمزن و به گرسه پرمزن لکولانا و لگروغمی و شرط و مرجن زوستان دجوار جی روژه قط والا نشتنه ساعته که جدستش میتینگ خبر ندانه اف جیگی پیروزه و سربلندیک پرمزنه نه تنه هلوست ما کرد به یک هلوستین گلن آشتی خواست گلن گو آرامی دخوازن خلقی گو دخوازن شر بدایی ببه هلوستی وانجی بمره دبه یک افتش دک پیروزه جبو به افرویل پیشه ما اف مجاران آگر بسته گو 15 روژه هاتیه دریش کرن ما افجی نرخاند لی آرمانج او گو نگو ام دوان 15 روژه ده ام بیجن هر تشت بداوی دبه نا هر تشت ندست بیده به اگر چاره سریه جی دست بیده به اگر شر جی ند دست بیده به وان 15 روژه گل پیشا مهنه ام دوار روژه ده میتینگ خواه خورد بکن چالکی خواه مستر بکن فراتر بکن گرسه خواه مستر بکن و چه قاسه گو ام دوار روژه ده سر پیابن ام انجام باش بگنه دست و ام انجام باش انجام دیروکی جی دست بخن جبوگو
آزادیەکی بڕۆمەت بەرخۆدانێکی پڕ بڕۆمەت تێکردن ji bo jiyanekî bi keramet seknekî pir tarîxî dîrokî têkirin. Ev e helwesta me. Em ne aşiqa şerran e, em ne aşiqa kuştinê ne. Em aşiqa parastinê ne, em aşiqa îradek azadin, em aşiqa jiyanek azad û bi rûmetin. Ji bo vê em berxwe didin. Mafê me jî heye, heqê me jî xwezayî tabîî ye, û em jî di distûr de werne naskirin, îrada me jî were dîtin. Çare seriya herî rajî ev e. Ji bo vê ji we hemiyan spas dikim û hevalê ku di nava şandê de jî spas dikim. Heta vê deverê hatin, rewşa gel dîn, rewşa penebera dîn, sekna vî milletî dîn, sekna vê berxwedanê dîn. بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە ئەوە ڕۆژانێکە لێرەین لە ڕۆژ ئاوای نیشتیمانی خۆمان لە نێو کەس و کاری خۆمان. ئەوەی ئێمە لەگەڵ هەواڵانی پێدا کۆبوونەوەمان کرد، گفتوگۆمان کرد، کۆمەڵی خاڵ گرنگن ئەمەوێ ئاماژەی پێ بکەم. یەکەم ئەم شەڕە پرسێکی نیشتیمانی تەواوە. جگەل لە هەوڵی داگیرکاری بۆ خاکی کوردان چ شتێکی دیکە نییە. ئەوەی جێگەی داخە ئێمە بینیمان تەنانەت ئێمە لەگەڵ سوپایەکی نیزامیشە لە شەڕانین. کۆمەڵی هێزی بێسەروبەر بەکارهێنانی دین بۆ کوشتنی بە ناحەقی خەڵک، بەکارهێنانی دین بۆ دزینی ماڵی خەڵک، بۆ ئاوارەکردنی خەڵک. لە سەرەتای شەڕەکەوە تاوەکو ئێسا لە شێخ ئەشرەفەوە لە حەلەبەوە کە دەستیان پێکرد نزیکەی 2700 کەس چارەنووسی دیار نییە. ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە. چەندین خێزان لە بەردەستمانایە لە کاتی ئاوارەبوونا، لە کاتی ئاوارەبوونا ژن و منداڵیان گرتووە لە ڕێگاکانی ڕەقە و کۆبانی، کوشتونیان و فڕیان داونەتە ناو ئاو و حەدیقە. ئەمە حەق لە زراعیەکان. ئەمە شەڕی دەوڵەتێکی نیزامیش نییە، ئەمە هێزێکی بێسەروبەرە. ئەمە پێمانەڵێ ئەمانە کەستیان قبول نییە، نەک ئەوەی کە پێیان وابێ ئەمە مشکیلەت لەسەر دوو شەڕ بووە لە حەلەب. هەر بۆ زانین تاوەکو ئەم ساتە هیچ شارێک یا هیچ ناوچەیەکی کوردنشین نەکەوتووەتە دەستی ئەو هێزانە. ئەوەی کە هەبووە پاشەکشەیە کراوە لەو ناوچانەی کە عەرەبی تایە یا زۆرینەیەکی عەرەبن بۆ ئەوەی بەریەکەوتنی نەتەوەی لە نێوان کورد و عەرەبا ڕوونەدات. ئەوەی کە گرنگە لێرە چەند خاڵێکە ئێمە ئاماژەی پێ بدەین، لە هەمووی گرنگتر بەردەوامبوونی ناڕەزایەتیەکانە. بەردەوامبوونی ناڕەزایەتیەکان گەرنتیەکی گەورەیە بۆ ئەوەی کە پاراستنێکی نێودەوڵەتی هەمومان پێکەوە دروستکەین بۆ ئەو جوگرافیایی کە ئێمە پێڵێن کوردستان. زۆر گرنگە. کوردانی تاراوگە ڕۆڵێکی زۆر گەورەتان بینیوە، ڕۆڵێکی زۆر جوامێرانەتان بینیوە. هەموو ماڵێک ئێستا لە ڕۆژ ئاوا باسی هەڵوێستی ئێوەیەکە. گرنگە ئەم چەند ڕۆژە بەردەوام بین. کوردانی ئەمریکا زۆر گرنگە لە بەردەم کۆنگرێس گردبوونەوەی زۆر گەورە ئەنجام بدەن لەبەر ئەوەی ئێستا کورد دۆستی باشی هەیە لە کۆنگرێسا. چیرۆکەکانی کوشتن و لە ناوبردنی کورد، سەربڕینی خەڵکی کوردستان بەبێ تاوان، ئاوارەکان و ژن و منداڵ ئەبێ بە دنیا بگوترێت، بێسەر و شوێنکردنی خەڵکە بێ بە دنیا بگوترێت. ئەمە زۆر گرنگە. ڕاستە ئێمە لە کوردستان لە باشووری کوردستان لەوانەیە ئۆپۆزیسیۆن بین، ڕەخنەمان هەیە، ئەمە بەشێکە لە حکومڕانی خۆمان و دروستە. بەڵام کاتێک کە نیشتیمانەکەوێتە مەترسیەوە ئەبێ هەمومان یەکدەنگ بین دژی داگیرکاری، دژی ئەوانەی کە ئەیانەوێت خاکی هەرێمی کوردستان داگیرکە. ئێمە واقع و بیرکردنەوە و مەیدانی ئەو دۆخەمان بینی ئەم هێزە ئامانجەکەی ئەوە نییە تەنیا ڕۆژ ئاوا بێ، بە دڵنیاییەوە کە سەر ناکەوێت. ئەگەر ئەمانە سەرکەون بە ڕۆژ ئاواوە ناوەستن. ئامانجەکەیان باشوورە، ئامانجەکەیان عێراقە، ئامانجەکەیان گەورەترە. بۆیە ئەبێت عێراق و هەرێمی کوردستانیش باش لەمە تێبگەن کە تێگەشتون. ئەمە مەترسیدارە. ئازادکردنی داعشەکان و هەوڵدان بۆ زیندووکردنەوەیان و پەلاماردانی گەلی کورد و
ئەوەیە کە ڕقیان لە ناخیان ناچاندووە کە کورد ئێوەی زیندانی کردووە و کورد ئەوەی کردووە بڕۆنە سەریان ئەمانە مەترسیدارە ئەبێ ناوەندە نێو دەوڵەتیەکان لە سەریان تێ بکەن. خاڵی کۆتایی ئەوەیە هەمومان بە هەموو توانە دیبلۆماسیەکانمان بەگەڕ بخەین بە تایبەتی لە ئەوروپا و ئەمریکاوە زۆر گرنگە ئەم چیرۆکانیان پێ بگات. دووەم کۆمەکان هەژاریەکی زۆر گەورە لێرە هەیە. من چەندین منداڵ هەیە برسیانە و شیریان دەست ناکەوێ. پێویستیەکی زۆر بە دەرمان و پێداویستی پزیشکی هەیە، بە ئارد و خۆراکەیە. گرنگە هاوکاری و کەمپەینەکان بەردەوام بن، چ لە باشووری کوردستان چ لە دەرەوەی وڵات کە ئەکرێ لە ڕێگەی خاچی سوورەوە. ئێمە بانگەوازمان کردووە ئەگەر هەر کوردێک بە پێی توانای تەنیا $100 بدات ڕەنگە ژیانی دەیان هەزار خێزان لێرە بتوانین پێکەوە دابینکەین. سەرکەوتن بۆ کورد و کوردستان میلەتێک هەزاران ساڵ مێژووی هەبێت بە دڵنیاییەوە بەهێزێکی بێسەروبەری بەربەری لە ناو ناچێت. سوپاس بۆ هەموویەوە.